أدبي والدور ده كورسين كمتطور من الدول سيطان شيء يعني من نرجع صفان أما أنا لا علم الصحتي ئێمە لە کوردستانی باشوور لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێم پێویستیمان بەوەیە کە گرنگی زۆر زیاتر لەوەی ئێستا بە زمانەکەمان بدەین، چونکە هەر زمانێک نەبێتە زمانی فەرمی وڵات لە نووسین و قسەکردن و گرنگی پێدان ئیتر وردە وردە کزە بێ و دەپوچێتەوە، ئاخێرانی کەم دەبنەوە و لە هەندێک دۆخدا ئێمە لەم هەرێمی باشوورە پێچەوانەکەشمان کردووە. چۆن دەبێت منداڵێک لە تەمەنی 5 بۆ 8 ساڵی لە جیاتی ئەوەی بەباشی فێری زمانی دایک بکرێت کەچی زمانەکانی بیانی فێر دەکرێت و گرنگی زۆری پێدەدرێت. وای لێ هاتووە بەداخەوە بۆتە جۆرێک لە شانازی دایک و باوک و مامۆستایەکان و دەستگاکانی پەروەردەش کەچی سەیری کرد لەم سەری دنیا لە سوید لە دانمارک بۆ کوردە ئاوارەکان منداڵەکانیان مافیان هەیە فێری زمانی دایکیان بن کە کوردیە. چەند ساڵێک لەمەوبەر لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا بڕیارێکماندا کە خوێندکارانی پۆلی 12 ئامادەیی ئارەزومەندن نمونەی زمانی کوردی ئەژمار بکرێت بۆ وەرگرتن لە زانکۆکان لە بەشەکانی پزیشکی و ئەندازیاری و زانست. بەیان ئەژمار نەکرێت، یعنی ئارەزومەندن ئەژماری کەن یان ئەژماری نەکەن. من بۆ مێژوو دەیرێ ئەو کاتە دەنگم بۆی نەدا و بەباشم نەزانی و پێم وابوو کارێکی خراپ دەکەین و فعلا خراپمان کرد، چونکە گرنگی زمانی کوردیمان کەم کردەوە. زمان و کولتور دوو هیمای بنەڕەتین بۆ ناسنامەی هەرگەل و نەتەوەیەک. لە پێناوی پێشکەوتن و زیندومانەوەی زمان و کولتور و ناسنامە گەل و نەتەوەکان بە درێژایی مێژوو قوربانی و فیداکاری گەورەیان داوە تا گەیشتن بە ڕۆژگاری ئەمڕۆ. بەشێک لە زمانەکان لە ناوچوون و بەشێک هەرەشەی لە ناوچوونیان لەسەرە و بەشێکیان ماونەتەوە تاوەکو ئێستا نەتەوە و گەلانێکی زۆر هەن لەم پێناوەدا لە تێکۆشان و خەباتی بەردەوامدان کە کورد بەشێکە لەم ئێستایە. 21 دوو واتە 21 ڕەشەمە کە وەکو ڕۆژی جیهانی زمانی دایک دەستنیشان کراوە ڕۆژێکی گرنگە تا بزانین باوک و باپیرانمان داک و داپیرانمان بە چ ڕەنج و تێکۆشانێک زمانەکانمان زمانەکەی ئێمەیان پاراستووە و چۆن زمانیان وەکو بەشێک لە ناسنامەی نەتەوەییمان نرخاندووە، چونکە گەلانی دنیا زۆر باش لە زیندویی و گرنگی زمانی دایک تێگەشتون لە پێناو مانەوەیان هەموو هەوڵەکیان داوە و بەردەوام لە هەوڵدانن بۆ نوێکردنەوەی زمان و پاراستنی. لەم سونگەیەوە گەلی کوردیش وەکو گەلێکی خاوەن مێژووی دوور و درێژ و دوای سەدان ساڵ داگیرکاری هێشتا ملکەتی سیستەمی دەوڵەتە داگیرکەرەکان نەبووە. ڕۆژانە لە بەرامبەر سیاسەتەکانی ئینکار و سڕینەوە و توانەوە و هەموو زڵم و زۆریەت لە سەنگەری بەرخوداندایە و هەبوونی خۆی دەپارێزێت. میوانانی بەڕێز، ئێمەیش لە کۆنگرەی نەتەوەیی کوردستان بە هاوبەشی لەگەڵ زانکۆی کوێ وەکو ئەرکێکی بچووکی نەتەوەیی سەرشانمان لەم قۆناغا بە پێویستمان زانی لەم ڕۆژەدا و لە پێناو زیندوو هیشتنەوە و بەرەو پێشبردننی زمانی کوردی و شێوەزارەکانی هەڵبستین بە ڕێخستنی ئەم کۆنفرانسە، چونکە یەکێک لەو بوارانەی کە دژمنانمان بە گرنگی پێدانێکی زۆرەوە کاری لەسەر دەکەن و بە پلانەوە دەیانەوەی لە ناوی ببەن زمانی کوردیە.